بنای خوای گەورە قوتابیان عزیز دێنە سەر شیکای ڕاهێنانەکانی بابەتی ناو لە ڕووی ناوەڕۆکۆ لە ڕاهێنانێکمەوە نای خوای لێ دێنین ڕاهێنانێکم لە لاپەڕە 66 کتێبەکەمانە دەڵێ لەم پارچە هونراوێدا ناوەکان دەست نیشان کۆ لە ڕووی ناوەڕۆکۆ زۆرەکانیان دیار بخە هونراوەکە دەڵێ بۆ ڕۆژی نەورۆز 3 سەپک لە نێرگز و گوڵی ناسک دەکەم بە دیارەکی جوان بۆ گەلی کوردی قارەمان گوڵاڵە سوورەی پارچەی دڵ هی دڵێک کە کەوتە ژێرگڵ قوتابیانی بەڕێز لێرەدا وشەی ڕۆژ ناوێکی گشتیە و هەروەها ناوی نەورۆز ناوێکی تایبەتیە لەبەر ئەوی لە یەک نەورۆزمان هەیە ئەمە یەک مانگمانێکە نەورۆزە بۆی پێوترێ ناوێش تایبەتی بە هەمان شێوە چەپک ناوێکی کۆمەڵە نێرگز ناوێکی تایبەتیە ناوی گوڵەکان هەمویان ناوێکی تایبەتینە بەڵام خودی وشەی گوڵ بەتەنیا ناوێکی گشتیە و هەروەها دیاری ناوێکی گشتیان گەل ناوێکی کۆمەڵە و هەروەها کورد ناوێکی تایبەتیە گوڵاڵە سوورە بە هەمان شێوە ناوی جۆرێکی گوڵە ناوێکی تایبەتیە دڵ ناوێکی گشتیە دڵێک بە هەمان ناوێکی گشتیە گڵ بە هەمان شێوە ناوێکی گشتیە ئەوە ناوەکانمان دەستنیشان کرد لەم دێرە هونراوەیەدا دێنە سەر شیکاری ڕاهێنانی دووەم هەر لە لاپەڕە 66 دەڵێ ئەم وەشانە بە ناوێکی گشتی پڕبکەوە باخەکەمان بۆشایی جوانی تێدا لە لای ئێوە ئەو وشە سەوزانە بۆشایینە لەم باخەکەمان گوڵی جوانی تێدا هەولێر کۆنترین شاری دنیاە پێویستە مرۆڤ ئەم ڕۆژێک وەرزش بکە مرۆڤ ناوێکی گشتیە دەڵێ بۆشایی نەخۆشی بڵاو دەکاتەوە ئێمەش دەڵێن ڤایرۆس نەخۆشی بڵاو دەکاتەوە لێرەدا گوڵ شار مرۆڤ ڤایرۆس هەر چواریان بریتین لە ناوێکی گشتی دێنە سەر ڕاهێنانی سێم دەڵێ وشەی هێڵبێژە داهاتوەکان لە ڕستەکاندا شی بکەوە یەکەم من سێڤ خوارد دەڵێن سێڤ ناوێکە تاکە گشتیە بێجیانە هەروەها ئەرکشی بریتێ لە بەرکات لە بابەتەکانی داهاتوودیان خوێنین من چی خوارد دەڵێ سێڤ دەبتە بەرکاری ڕستەکەمان ئەوزا دەڵێن پێشمەرگە وڵات دەپارێزێ پێشمەرگە ناوێکی تاکە چەند پێشمەرگە لە ڕستەی ناوان گوتە پێشمەرگەکان گوتمان بەس پێشمەرگە کەواتە پێشمەرگە ناوێکی تاکە واروەها ناوی پێشمەرگە ناوێکی تایبەتیە واروە ئەرکشی بکرێت کە کاری پاراستنی ئەنجام دەداتن دەڵێ هەنار میوەیەکی پاییزەیە تەمان هەنار ناوە لەبەرەوەی یەک دانێ تاکە و هەروەها گشتیە و ئەرکشی بریتێ لە نیان ئەگەر گوتی میوە چییە دەڵێن میوە باماشەوە میوە ناوێکی تاکە نەناسراوە و هەروەها ناوێکی گشتیە و هەروەها ئەگەر گوتی ئەرکەکەی لە دیارخراوە ئەرکشی بریتێ لە دیارخراوە چوارەم دەڵێ دیارەکەم بۆ هاوڕێکەم برد هاوڕێکەم دەڵێن ناوێکی تاکە گشتیە وارەوە ئەرکشی تاواکەری بەیاردیە سوکە ئەمراز پێنی بۆی لە پێش هاتیە دەڵێن شارەدەی گەڵاڵە هاوینە هەواری زۆرە گەڵاڵە چیە گەڵاڵە ناوە و هەروەها تاکە تایبەتیە ئەرکی بریتێ لە دیارخر سوکە ئەمراز زانەپاڵ دیهای لە پێشاتیە لەبەر چ ناوێش تایبەتی لەبەر ئەوی ناوی یەک لە ناوچەکانی کوردستانە بۆیە بەم شێوەیە دەڵێن ناوێکی تایبەتیە ڕاهێنانی چوارەم قوتابیانی عەزیز لاپەڕە 67 کتێبەکەمان دەڵێن منداڵ ناوێکی چیە منداڵ ئەگەر تەماشای بکەین بڵێن هەر کەسێک لە ڕووی تەمەن و خوار بڵێن 18 ساڵی پێ دەگوترێ منداڵ ئەو بە شێوە گشتەکەی بۆیە منداڵ ناوێکی گشتیە هەڵەبجە چەند هەڵەبجە هەیە لە دنیای یەک هەڵەبجە هەیە بۆیە تایبەتیە و هەروە هەڵەبجە لەبەر شوێنە پێی درناوی تایبەتی شوێن ئەو جارە هۆز ئەگەر تەماشای بکەین لە ڕوارەت خۆی بە تاک پیشانەدا عشیرەت خۆی بە تاک پیشاندا بەڵام لە ناوڕۆکدا یەک کۆمەڵە کەس پێکەوە هۆزێک پێکدێنن بۆیە دەبێتە ناوێکی کۆمەڵ ئەو جارە ڕۆژان چیە ڕۆژان ناوێکی تایبەتی کەسەکانە ئەهەندە کەسمان هەیە ناویان ڕۆژانە ئەو بدەبتە ناوێکی تایبەتی ئاسک دەڵێن ناوێکی گشتی ئاژەڵە بەم شێوەیە ڕاهێنانەکانمان کۆتایی پێهێنا لە ملزمەکەمدا کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردندانراوە دەتوانین خۆتی پێتاقی بکەیتەوە بۆندلەکان لەمانی خوارەوە ناوێکی تایبەتیە ئاهین لاوین لیناز یاخود هەمویان ئێمە لە هەرەمیان ناوێکی تایبەتن کە تایبەتن بە ناوەکانی مرۆڤ تا باوتی داهاتوو هەر شاد و سەرفرازم السلام علیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه